أنا بخۆشەویستان لە بەشی فیزیای کۆلێژی زانکۆی سەلاحەدین زۆر خۆشحاڵم پێتان شاد دەمەوە. زۆر سوپاسان دەکەین کە بەردەوام لەگەڵ ئێمن گروپی گەنجەکانی فیزیاناسانی لە بەشی فیزیا بەڕاستی خۆشحاڵم هەموو جارێ ئاوا دێن لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەو چالاکانی کە لەو بەشە دەکرێت ئەو برا خۆشەویستانە لێرە خۆشەویستان. لە ساڵی ڕابردوو باسمان لە کاتژمێری خۆر کردووە سندیل. لێگومان ئەم ساڵیش کۆمەڵەکی نوێ لە قوتابیانی ئازیزی قۆناغی یەک هاتوونە و بەشێک لە قوتابیانی ئازیزی قۆناغەکانی تریش ئاگاداری ئەو تاقیکردنەوەی نەبوون کە پێی دەڵێن کاتژمێری خۆر سندیل. ئێستا خۆشەویستانم ئەگە سەیری ئەو با بڵێن هەیئەتە بکەن ئەو شتێکی دروست کراوە مەبدەئەکەی زۆر بەسیتە. ئەویش ئەوەیە کە هەر شارێک لەسەر هێڵی نەخشەی جوگرافی بە پێی هێڵی پانی و درێژی شوێنگی جوگرافیان دیارە. لێرەدا ئەمە هەولێر بەنسبەت ناوچەی جوگرافی خۆی هەڵکەوتەی جوگرافی خۆی 36 پلەیە هەڵدەستین ئەو بەشەی کە سێبەرەکەمان بۆ دروست دەکات بە گۆشەی 36 پلە دروست دەکەین سێ گۆشەیەکی وا کە سێبەر دروست بکات کێشە نییە ئەو بەشیان تەنیک بیان ئەستوربی کێشە نییە. بەشەکەی تر پێویستت بە زۆرێک لە سۆفتوێریان بەرنامە هەیە بۆ ئەوەی بۆ ڕێ خاتەوە کە دابەشی بکات لە 6 بۆ 6 واتە کاتژمێر 6 بەیانی هەتا 6 ئێوارە. ئیتر لەو ڕێنجەدا خۆر بە دیار دەکەوێت هەڵدێ یان ئاوا دەبێت. کاتژمێری خۆر تەمان تەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێشستا و پێشەوەی کاتژمێر دابهێنرێت بۆ شێوە وردەکارێکی ئێستا هیچمان ئەو کاتی بەکاردێنرا. ئازیزان ئەگە سەیری بکەین چەند شتێک لێرە یعنی دامان ناوە بۆ ڕێخستنی کاتژمێرەکە ئەوەیە کە دەبێت باڵانس ڕێک بی واتە ئەو کاتژمێرە باڵانسی زیرۆ بی لەسەر ڕووی زەوی بە تەواوی ئاسۆی بی و هەروەها ئیتیجاهی جوگرافیش ئیتیجاهی جوگرافی ڕێک بەرەو باکوور بی هەتا بکرێت چەند ئەو دوو خاڵە ڕێک بێخی ئەکیورسی واتە دقەی ئەو کاتژمێری خۆرە زۆر جوان و ڕێک بەدیار دەکەێت. ئەوە لێرە بێگومان یعنی نسخەیەکی پرۆتۆیە لێرە دروستکرا ئەوەلیە بەڵام فکرێکمان دەداتێ و کاک محەممەد ئاماژەی پێدا. ئایزان ئێستا گەر بین تەماشا بکەین کاتژمێر 11 و 24 خولەکە ئەمە 15 دقەیە و ئەمەش نیوە سەی دەکەن ڕێک سعات 11 و 25 یعنی بەرەو نیو دەڕواتن المهم حتممە فەرقێکی کەمی دەبێتن بەڵام وەک مەفهومێک ئێمە پێمان دەڵێت کە بزەبت چۆن لە مۆبایل پێ دەڵێت کاتژمێر 11 و 24 خولەکە لێرەش تقریبا 11 و 24 خولەک تا ڕادەیەک دەبێت. ئیتر کە ڕۆژ حرەکە دەکات ئەو سێبەرە ئاودی دەبێت دێتەلایەکەی تر یەکی نیوەڕۆ 2 تا 6 ئێوارە. ئەمە مەفهومی سندیێڵە کاتژمێری خۆر کە لە وڵاتانی دیکە بێگومان بە شێوەی ستونیش هەیە لەسەر دیوار دادەنرێت و شێوەی ئاسۆیشی هەیە بە مۆدێلی زۆر گەورە دروست دەکرێت و هیواداری ئینشاءالله لە کۆلێژە خۆشەویستەکەمان بە تایبەتی بەشی فیزیا لە داهاتێکی نزیکدا ئەم تاقیکردنەوەیە لەسەر زەوی بە مۆدێلێکی گەورە دروست دەکەین. خۆشحاڵم پێتان شاد بووم خۆشەویستانم تا چالاکیەکی دیکە خواتان لەگەڵ.